شەڕی تیکتۆک لە هەرێمی کوردستان گەیشتۆتە لووتکە. دوو پەرلەمانتاری ئیسلامی داوای داخستنی دەکەن. وەزیری تایبەتمەندیش بە دروستکردنی هەژمارێکی تیکتۆک وەڵامیان دەداتەوە. ئەگەرچی لە ناوی هەرێمی کوردستان دەنگی ناڕەزایی دژی ئەو ئەپلیکیشنە چینیە دەبیسترێت، بەڵام دەنگە بەرزەکە لە لای دوو پەرلەمانتارەوە دێت، ڕووپاک ئەحمەد و بەدریا ئیسماعیل. دوو پەرلەمانتارەکەی کۆمەڵی دادگەری وەکو خۆیان دەڵێن دەنگە پەرتەکانیان کۆ کردوێتەوە بۆ ئەوەی فشار بکەن و تیکتۆک لە هەرێمی کوردستاندا بخەن. پاساوی دوو پەرلەمانتارەکەی کۆمەڵ پاراستنی بەها و ئەخلاقی کۆمەڵگەکەمانە. لایەنی تایبەتمەند لەم مشتومڕەدا وەزارەتی گواستنەوە و گەیاندنی هەرێمی کوردستانە. ئەو وەزارەتەی لەلایەن ئانۆ جەوهەر بەڕێوە دەبرێت. ئەو کەسایەتیەی لەسەر پشکی کریستیانەکان پۆستەکەی وەرگرتووە. ئانۆ جەوهەر هاشکراکردنی هەڵوێستی خۆی دواخست تاوەکو ئەو پاتەی هەژمارێکی لە تیکتۆکدا دروست کرد. بەڕێزان بەڵێنمدا بوو ئەو ڕۆیەکەمین ڤیدیۆی تیکتۆک لە دوای دانانی هەژمارم نەبوو لەسەر تیکتۆک. ئەوڕۆ هەژمارێک دامنا لەوێ ئەکاونتێک لە سەر مۆبایلی خۆم لە تیکتۆک. ئەمە یەکەمین ڤیدیۆیە من ڕێکۆردی دەکەم. وەزیرە کوردەکە لە پارچە ڤیدیۆیەکەدا هەرچیەکی گوتبێت هیچ لەوە کەم ناکاتەوە کردنەوەی هەژمارەکە خۆی لە خۆیدا ئاماژەیە بۆ ئەوەی کە دژی داخستنیەتی. هەرێمی کوردستان تاکە شوێنی جیهان نییە کە ئەم مشتومڕەی تێدا دروست بوو بێت. لەم سەری ڕۆژهەڵاتەوە بۆ ئەو سەری ڕۆژئاوا مشتومڕی تیکتۆک گەرممە. هەندێک لە وڵاتان بە یاسا کۆتایان بەو مشتومڕە هێناوە. هەندێکیان دەستکاریان نەکردووە و هەندێکیشان سنوورداریان کردووە. بەڵام هیچ وڵاتێکی جیهان هێندەی ئەفغانستان و هیندستان هەڵوێستی توندیان دژی تیکتۆک نەگرتوۆتە بەر. لەو دوو وڵاتە تیکتۆک بە تەواوی قەدەغەیە. بۆیە پرسیارەکە ئەوەیە هەرێمی کوردستان چۆن کۆتایی بە مشتومڕەکە دەهێنێت، لەگەڵ زۆرینەی وڵاتانی جیهاندا دەبێت یاخود لاسایی ئەفغانستان دەکاتەوە.